کاندید پارتیا دموکراتا کردستانی لبازنیا نینوا شیروان دو بردانی میوانی من الاستودیوت بخیراتی که کی شیروان زور سپاس که شیروان تو بخو کاندید پارتی لبازنا نینوای نوها نینوا تایبت جی موسول يعني او باجاري كود شرده زحمتي هري مزنديت عندما داعشته ويرانيا مصلي حتى ايروجي بردوام ايش واشترى بيج مال ويراني نخزمت جزاري لمصلي يعني باجاري كي قالك دولة ما ليه بمخابني ويران كري وبخزمت جزاري بارتيجي يعني وساطي شعبري كرنجي بو سركفتي ترين بارتي لنينوابي سركفتنا بارتي بو نينواتي تشواتي بو خلقي نينواتي تشواتي بو تشي خلقي نينوا مثلا دنگي خو بدنا بارتي بله بنا خودی گەورە میهران زۆر سپاس بۆ جەناوتەوە بە بینیاری خۆشەویست کەناڵی کەی 24 بە تاکید ئەوەی دوای ڕزگارکردنی مووسڵ لە 2017ەوە حتا ئەو ڕۆکە کێشەمان زۆر لە مووسڵ هەیە بە تایبەت دوای ئەو هەندێک میلیشیات و فەسائیل کە زۆرینەی خاقی کوردستان لە دەوری هەرمی کوردستان دەستگیرکراوە لە ستیوان ئاوارە لە شنگال حتا مەخموور لە هەرێمی کوردستانن ئەو تەحەدیاتانە زۆرە بۆ پارتی دموکراتی کوردستان و بە تایبەت کەمە نوێنەری ئەو کووردە و پێکاتەکانی نینەوەیە نوێنەری پارتی دموکراتی کوردستان لەو بانگەشەیەش ئەمە زۆر سەردان دەکەن هاوڵاتیەکان کە لە دەشتی نینەوە یان لە ناوچەکانی کوردستانی دابڕاو یان لە ناو هەرێمی کوردستان ئاوارەکانی کانە یعنی حتا ئەو ڕۆکە ئەو خەڵکە ئومێدی هەر بە پارتی دموکراتی کوردستان و بە پێشمەرگەیە کە بگەڕێنەوە سەر ناوچەکانی کوردستان ئەوە جناب ئیشارەت پێدا بەلێ بەردەوام حتا ئەو ڕۆکە ئەو گەندەڵی کە هەیە لە مووسڵ لە ناوچەکانی کوردستانی لە ناوچەکانی عێراقی ئەوڕۆکە دەبینین هەولێر دهۆک سلێمانی لە قۆناغێکی دەگەتە یەک لە ئەوانەی هەرێ دەوڵەتەکانی پێشکەوتی عکسی ئەوانەی کە لە شاری مووسڵ و لە شارەکان دیکە هەیە لەبەر ئەو گەندەڵی کە هەیە لە عێراق ئەوڕۆکە الحەمدولillah ئێمە لە کوردستان لە قۆناغی زۆر باشی ئەو پەیامی ئێمەیە کە جناب سەرۆک بارزانی بەردەوام تاکی دەکاتەوە کە خزمەتکردون بێفەرق و جیاوازی خزمەت ناوچەکان بکرێت و بەس بە تاکید لە شاری نینەوە ئەمە تەحەدیاتی زۆر لە بەرامبەر پارتی هەیە بە هەندێک لایانی سیاسی کە لە غێر نەتەوەی عەرەبی سوننەیە لە هەندێک میلیشیات و فەسایل ئەوڕۆکە لیستیان زۆر بەهێزە لە مووسڵ خەڵکانیشی هەیە ئەوڕۆکە یان دەترسێت لە وەزعەکەی کە لەو میلیشیاتانی هەیە يعني بس ناي ويواتي ككي شيروان مثلا او خدمه گزاري بو مسلمين هاتن كرن ظلم تعدى زور داري لسر خلق مسلم بردوامه تو بچي دنگ بدي همان و آليان يعني تبردواميا ويروشي دخوازي هبونا بارتي كو جناب سروک برزاني جي هر دست نشان كريا طايبت ويهل بجارتني ده كو بارتي نونريتيا حمو عراقي دي بارتي دست بدي حمو بيك هاتين عرب دنافده تركمان نافده حمي بيك هاتين كل عراقي هنا وحمو دفرين عراقي طايبت موسوجي جهكي بي قال لك طايبت هي بو بارتي يعني هاتنا بارتي روجين روناهي تربو خلقي موصلي نقدر ناقي بيش القرى بعد بله يعني اما بابلين قضاي حمدانيه لسر اسي عراق كاتل لسي بارتي بو يكمين قضاء لسر اسي عراق یەکەمو قەزابوو کە لە خزمەت گوزار و لە پاک و لە ئیش و لە خزمەت کردن و کاتی کە قایمەقام و ناوچەکە لە بەردەست پارتی دموکراتی کوردستان بوو باشوویەک بەرتڵە یعنی ئەو ناوچانێک کە لە پارتی خزمەت دەکات بەردەوام یەکەمە لە خزمەتکردن ئەوڕۆکە لە چێ باشووری مووسڵ ڕۆژئاوای مووسڵ کە دەبینی ئەوڕ چه خزمەت نییە لای ڕاستی مووسڵ نییە ئەوان نزان خزمەت بکەن بەردەوام یعنی ئەمە پەیامی جەناب سەرۆک بارزانی سەرۆک حکوومەت کە بە سوپاسیەوە چەندین ناوچەکانی کوردستانی دەهام پڕۆژە کە جێبەجێ کردایە لە لای حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە بە ئەمری جەناب سەرۆک حکوومەت بەڕێز مەسئول بارزانیە بە هەماهەنگی گەل ئەو ئیدارەی مەحەلی کەیە مشتەرەکە بینی نینەوە بینی حکوومەت هەرێمی کوردستان
ئەوانە کەمە بەحەز دەکەن ئەو ناوچانە زۆرنێ پرۆژەکان لای کوردستانەوە پرۆژەش لە مووسڵ هاتیە لای حکوومەتینەوە کامەش بەشێکین لە حکوومەتینەوە لە ئەنجومەن بەشێکن لە مووسڵ پێشتریش کەمە نوێنەری زۆرمان لە مووسڵ هەبی ئەو ناوچانە من هەمی بەردەوام خزمەت کردیە ئەوڕکە هەر خەلشی نینەوەش ومێدیان ئەوەیە کە زۆرترین دەنگ زۆرترین کورسی بۆ پارتی دموکراتی کوردستان لەو هەلبژاردنە 11 کە حکوومەتی هەرێم لەگەل نوێنەری پارتی لە ناو شاری مووسڵ کە خزمەت زیاتر باتە سنتەری مووسڵ لای ڕاستی مووسڵ لای چەپی مووسڵ باشووری مووسڵ کە جەناب سەرۆک بارزانی ئەمری کردگە و تۆژیدایە کەمە خزمەت بکەین هەل لە نێنەوە حتا بەسڕە لە هەموو ناوچەکان دیکە بەبێ فەرق و جیاوازی ئەمە ئینشاءڵڵی تەعالا لە ئایندا بەردەوام دەبین چمانە پەرلەمان یان ماینەوە ئەمە بەردەوام دەبین وەکو کادری وەکو پێشمەرگەی پارتی دموکراتی کوردستان ناوچەکانی مادەی 140 کە لە دەروی هەرێمی کوردستانە ئەو ناوچانە کە بگەڕێتەوە بۆ کوردستان ئاوەرەکەمان بگەڕێتەوە پێشمەرگە بگەڕێتەوە کە بتانی خزمەت زیاتر بە ئەو ناوچانە بکەین ئەمە لە نینەوە ئینشاءڵڵی تەعالا ئەوەی کە زانیاریمان هەیە ئەوەی کە زانین ئەو خەڵکەی لە مووسڵە لە دەشتی نێنەوە لە شنگال لە مەخمورە لە ناو سنتەری مووسڵە زۆرترین دەنگ لە بۆ پارتی دموکراتی کوردستان لیستی یەکەمین لە ناو پارێزگای نینەوە ئەوەش بلێنماندایە کە هەمومان ڕۆژ 11 لەبەر تەحەدیاتی زۆر گەورە مەترسی زۆر گەورە هەیە لەسەر ناوچەکان کوردستان حتا سەر هەرێم هەیە کە من دیتمان ئەو ناوچانەی کە مادەی 140 چەندین جار ئەو ملیشیاتان هێریشانە سەر کوردستان کردیە بە موشک و بە بالیستی و بە درون و لێرە دەبیت ئەمە ئەو ناوچانە بگەڕێتەوە زۆرترین دەنگ لەو ناوچەی لە حەوی پێکاتەکان لە ناو شاری مووسڵ بۆ پارتی دموکراتی کوردستانە و لیستی یەکەم ئینشاءڵڵی تەعالا ڕۆژ 11 کەکی شێروانیانی باوەریەک دناو خەڵکێدە دروست بووە ناو دەنگ دەراندا ناو خەڵکێدە کو divê hilbijartinê de partî yanî dengek zor dêbîne dengekî rekor dêbîne li Kurdistanê û li derveyî Kurdistanê jî dê partî gelek dengan bêne hem bangeşeya partî hem jî ew xizmetguzariyên ku partî ji bo herêma Kurdistanê pêkanîne yanî xelkê derveyî herêma Kurdistanê jî taybetên madeya 140 divê baweriyê dene بۆ خزمەتا پارتی بگەی وان دەبەران بەرفەرهێش پلانێ وە بۆ مووسڵێ بۆ نینەوە چنەکەکێ شێروان ئەمە پلان استراتیجی و نەهجی پارتی ڕۆنە بۆ خزمەتکردن بۆ هەموو ناوچەکان بە تایبەت ناوچەکانی کوردستانی ئەمە یعنی کورد کێشێکمان هەیە لەو یاسای هەلبژاردنە یعنی هەلبژاردنی پێشتر ڕوتی سەدر بە 800,000 73 کورسی برد ئەمە بە 800,000 سوێ کورسیمان برد ئەو ڕێژەی کە لەو هەلبژاردن لەو یاسایە زۆر قورسە یعنی پارتی یەکەم متەزەڕڕە لەوە ئەمە حەقمان هەیە لەو ملیۆن دەنگە زیاترە کە وعدمان بە جەناب سەرۆک مەسعود بارزانی و سەرۆک هەرێم و سەرۆک حکومەتدایە کە زیاتر لە ملیۆن دەنگ بینین یەکەم حزبی لەسەر ئاستی عێراق و کوردستان و پارێزگەکان بەس بەداخەوە ڕێژەیە کورسیمان هەر ئەو دەمێتەوە یعنی هیچ لایەن سیاسی لە عێراق ناگاتە ملیۆن دەنگ بەس ئەو یاسای هەلبژاردنە یاسایشی زۆر سەقەتە تەئسیل لەمان نەکاتەوە یعنی دەبێت ئەمە لەسەر ئەو ملیۆنە زیاتر لە 6 کورسی پشکی پارتی دموکراتی کوردستان بیت کورسی لە هەرێمی کوردستان دەگەتە 30,000 40,000 لە بۆ ئەندامێک لە شارەکان دیکە لە مووسڵ و حتا بەسڕە ئەندام پەرلەمان بە 2,000 بە 3,000 بە 4,000 دەنگ دەبتان دام پەرلەمان ئافرەت هەیە بە 500 بە 200 دەنگ دەبتان دام پەرلەمان ئەمە لە کوردستان ئافرەت بە 15,000 بە 17,000 حتا ئەندام پەرلەمان ئەو یاسایە کە جەناب سەرۆک بارزانی گوتی زیێترەوە ئەو یاسایە ناوی جێبەجێ بکردو لە ئایندا دەبێت عێراق بتە یەک بازنە بە عەدالەتێکە بیت کورد زیاتر لە هەفتەی 8 کورسی وەکو کورد لەسەر ئاستی عێراقە ئەمە نە مەسەلەی 30 کورسیان 40 کورسیە بەس ئەوە مافی کووردە لە ناو عێراقیشی فدرالی ئیتیحادی ئەمە بەردەوام دەبین ئینشاءڵڵا لەسەر نەهجی پارتیمان و بارزانی کە خزمەتکرد زیاتر بکەین بە تایبەت لە ناوچەکانی کوردستانی چە کەرکووک بیت لە دیالە بیت لە سەلاحەدین بیت بەس ئەمە تکا دەکەین لە خەڵکێمە ڕۆژ 11 وەکو پێشمەرگە بچنە سەر سندوق 11 لەبەرەوە چەندە ڕۆژە هەندێک پەیامی ناحەزان و شۆفینی و دوژمنان لە بەرامبەر کورد و لە بەرامبەر ناوچەکانی کوردستانی دەبیت ئەمە
وەڵاممان ڕۆژی 11 بیت لە ناو سندوقی دەنگدان بەشداری کە دەین. کورد و پارتی ڕقم یەکە لەنا حەزان ئینشاءڵڵی تەعالا وعدماندایە کە زیاتر لە ملیۆن دەنگ پارتی دموکرات کوردستان لەسەر ئاستی عێراق ئینشاءڵڵا. بله گەلێک سپاس بۆ تەکێکی شێروان زۆر سپاس. بەردانی میوانی